ئەوەی قەرەباڵغی دروست نەبێت ئەم سوڕانەوەی داخراوە. ئێرە شەقامی مووسڵە نزیک شەقامی 40 مەتری و پارک سامی عەبدوڕەحمان. لە ماوەی ڕابردوو بڕیاری نۆژەنکردنەوەی شەقامی 100 مەتری لە چواریانی فولکەی باس تاوەکو نزیک زانکۆی جیهان چۆ بواری جێبەجێکردنەوە. لە ئێستادا چواریانی باس تەنها بە دوو ئاراستە شۆفێران توان هاتووی پێدا بکەن، ئەویش ئاراستەی 120 مەتری بە ئاراستەی شەقامی 60 مەتری بە پێچەوانەشەوە لە 60 مەتری بۆ شەقامی 120 مەتری ئاراستەکانی دیکە داخراوە. بەڵام لە نزیکی چواریانی باس ئەگەر بە ئاراستی پارک سامی عەبدوڕەحمان بی ئەم سوڕانەوەی هەبوو کە نزیک بوو لەوێ و ئیدی شۆفێران لێرە دەسوڕانەوە. بەڵام ئێستا ئەم سوڕانەوەی لەلایەن پۆلیسی ڕۆژئاوای هاتوچۆی ئەو لێرەوە داخراوە. ئەمەش بەوەی ئەوەی کە قەرەباڵغی دروست دەکرد. بە قسەم لەگەڵ پۆلیسی هاتووە ڕێگەپێدراو کرد لە نزیک چواریانی باس ئەوان باسییان لەوە کرد بۆی دروستبوونی قەرەباڵغی ئەم سوڕانەوەیان داخستووە. بەڵام ئێستاش بەشێکی ئەو قەرەباڵغیە لە شەقامەکەدا هەرماوە. ئەو کەسانەشی لەسەر شەقامی 120 مەتری دێنەوە شەقامی 100 مەتری پێویستە بچن لە نزیک دەرگای یەکەمی پارک سامی عەبدوڕەحمان بسوڕێنەوە تاوەکو دووبارە بگەڕێنەوە شەقامی 100 مەتری. ئەمەش بۆتە هۆی ئەوەی بەشێک شۆفێران نەینیگەرانن.